پێت وایە ئەنجامدانی ڕێفراندۆم بێ بەشداری کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئامانجی خۆی بپێکێت؟ من ناوما کۆنۆریە خەڵکی شاری کەرکووکم دانیشتو شاری کەرکووکم وا پێم باشە ڕێفراندۆم بکرێ پرس بە خەڵکی کەرکووک بکرێت لەبەرەوەی چەندین ساڵە ئێمە قوربانی دەدەین لە پێناوی خاکی کەرکووک پرسیار لە خەڵکی کەرکووک بکرێن ڕایەکی خەڵکی کەرکووک وەرگرن. من هەڵگورتنەوە زمەولود لە ناو چەدابڕاوەکان دەوام دەکەم. بەڕای من ڕیفراندۆم بەبێ ناو چەدابڕاوەکان و گشت ناوچانەی کە سەر بە کوردستانن سەر ناگرێت لەبەر ئەوەی شەیدێکی زۆر دراوە لە پێناو کوردستان بەبێ ناو چەدابڕاوەکان هەرگیز ڕیفراندۆم سەر ناگرێت. زۆر سوپاس. من عەباس خورشید ڕەشید خەڵکی دووس خۆرماتوم پێم باشە سەرکردەکانی کورد خۆیان باشتر دەزانن لە ئێمە بەڵام ئێمەش وەکو خەڵکی ناوچە دابڕیاوەکان پێمان باشە بەشدار بین لە ئەنجامدانی ڕیفراندۆم. وەکو هەوڵەتێکی شاری هەولێر سەبارەت بە ریفراندۆم شتێکی باشە سەربەخۆی بوون شتێکی باشە هەموو خەڵک چاوەڕێیە بەڵام سەربەخۆی کوردستان ریفراندۆم بە هیچ شێوەیەک بەبێ کەرکووک نابێ و جێگای قبول نییە. ئەمن ئاردەشیری کەریمی لە وڵاتی سوێدە دەژیم و زۆرشم پێخۆشە لەسەر ڕێفراندۆمی کورد قسە بکەم سەبارەت بە ئەوەی کە کەرکووک ئێمە وەکو کورد ناتوانین بێ کەرکووک ڕێفراندۆم بکەین چون کەرکووک مێشکی کوردستانە بۆیە ئێمە هەر حەولێکی دەبی بدەین وەکو کورد لەسەر کەرکووک و حتمما دەبی کەرکووک کوردستان بێ لەنا بێ کەرکووک ڕێفراندۆمان بۆ ناکرێت. ناوی من دلێر فەریق عەبدولوەهابە ئەسل گەل شەریکەت ئەهلی کار دکەم وەک ئەندازیار سەبارەت vê pisyarê em gel referandûmê danîne bê Kerkûkê çunkî Kerkûk dilê Kurdistanê ye û hîwadarîn referandûm bê Kerkûk nehête kirin. پێم باشە ناوچە دابڕێنراوەکان وەکو کەرکووک و خانەقین و جیانە بگەڕێنە سەر هەرێمی کوردستان و بەوانش ریفراندۆم بکرێت نەکارەوەی بە تۆ بێ بە 4 پارێزگا ریفراندۆم بکەی و وڵاوە چێ ریفراندۆم دەکەم. زۆر سپاس.